کاسەلگەڕ عەلی هەرچیەک بکەیت جوانترین کچەکەی دنیا هەر لەگەڵ ئەو پیاوە دەبێت کە دەبێت پەنجەکانی ببڕم. چی لە ئەزەل بکەین؟ ئەو گازت بینیوە؟ گەر ئەو گازە نەبوایە من قەت برای خۆم دەفرۆشت کوڕی من قەت ئازارم دەدا براکەم گەر پەنجەیەکیان لێدا بوایە چما دەمهێشت کەسێکیان لەبەر دەستم دەرچێ. چێ؟ گازگر عەلی. ئەزەل چی لۆ بکەین؟ کچاوی خۆش دەوێت تەفۆ کە سەیری چاوەکانم دەکرد ئەو ئەزەلی لەسەر لێ بوو ناتوانم هیچی لێ بکەم تاواکو بەهار ئازار نەدەم. تۆ عەلی گازگر وازە ئەزەل دێنێت بڕۆە؟ سەرت بەم دیوارە نەکەوتووە کۆتایی هاتەفۆ. چی کۆتایی هات؟ عەلیە گازگرەکە. هەر ئاوا؟ هەر ئاوا کوڕا لەوە زیاتر فڕەمدا ئەیتر تەواو. تۆ شێری کاک عەلی. ماوەیەک بوو دەنگێکم ناو سەرم دەبیست بەڵامی تر تەواو نەما. تەواو کوڕا کارێکی باشم کرد تۆش وەکوم باش بە ها. دەی تۆ بڕۆ تەفۆ نیگەران مەبە من باشم. بەیانی دەست پێ بکە دوکانی خۆتە. تۆش ڕێگا سەلامەت بە کاک عەلی. مەمنون. دەنگت نێ دەنگت نێ دەنگت نێ. عەلی وازی هێنا و بەیانی دەڕوا. ئەی تەفۆ لەکوێیە؟ مێچی خۆت بە تەفۆ سەرقاڵ مەکە مۆڵەتم داوەتێ. چارەیکە بەڵام تۆمەیکە بە پیاوی دەرەوە بیکە باملی خۆمان نەگرێتەوە. باشە بەڵام بۆ ئێستا ئەوەتی بە پیاوی پاک دەرنەچوو؟ پاکە چونکە بە پاچی هەموو شتێکی لەدەست دەرهێنا. ئەرێ وەڵڵا بەڵام شتێکی دەوێت کە وا بکەوازی لێبێنێت نەهێڵێ نزیکی بێتەوە هەر لەبەر چاوی خۆم ئەوی برد. هەتیوەی پاکە بەڵام من کەسێکی سەلامەت نیم چارەسەریانکە. کاری تۆ ئەوەیە هەر شتێکیان یەکە بە یەکە بگری. ئەمانە وەکو ئاژەڵوان کاتێک بەیەکەوە قۆڵیان لەناو قۆڵی یەکترە گەر بە تەنیا بیان قرتێنی ژیانیان دەسووتێ. لە خۆمەوە دەزانم دەتەوێت ئەوان پیر بن ئینجا بیان کوژی ها کوڕا پیاوەکان بنێرە بیان کوژم بیان قرتێنن تەواویان کەندەی. ئەی تۆ کاکە بۆ کارێکی تر خۆی ئامادە کردووە. ئالو جەنگۆ شتێک هەیە پێم نەوتووی لەوە باشتر دەیکەم گەربێی پیشانەدەم. ئەو دەرجەی کە لێم داوە تا ئێوارە هێوری دەکاتەوە کەمێک خەوی لێ دەکەوێ بەڵام کاگەزەل وەزعی باش نییە
نەخۆشیەکەی لەوەی پێشبینیمان دەکرد خراپتر بووە. لە خزمەت دەمەر شتێکە بێ. سپاس. سەرکە کاپتان دەریشم کە هەر دێمەوە ناو کەشتەکەت. شتێکت بە بێنم بۆی گەرمت کاتەوە؟ دەمە بێ لام. دەزانم هیچ شتێک نەگۆڕاوە ئەزەل. بەهار بەدەست خۆم نەبوو. یانی نازۆفیز ناکەم. بەهار تکایە بێدەنگ بە. ئەگەر نەهات بام بەڕاستی وەخت بوو نێم. باش ئەگەر نەهاتوام بەهار. بەڵام هاتی ئەزەل. تۆ قەرمانی منی. من نیم بەهار، نیمە. لە ڕاستیدا تۆ قارەمانی منی. ئەزەل لێک ماڵدا دوو قارەمان زۆرە. باساک بمەوە لەگەڵ تۆدا بەشی دەکەین باشە؟ ئەزەل مەگری تکایە. ئەگەر نا نەفەسم ڕادەگرمە. دەڕۆین. ڕێبارە خۆشەویستەکان ئامادە بن دەڕۆین. بۆ کوێ دەڕۆین؟ دەچینە تەبەت. دەزانین لێ چی دەکەین؟ بەڵام من بریتم نەبڕیوە. دەوەرە لام. بەهار من ئەوەندە ناخەوم. لە ڕاستیدا من ساڵانێکە ناو جگای چوانە خەوتومە. دەوەرە لام. ئاخر من ناخەوم. خەینا بە سۆرە پاڵکەوە لام. چارەی نییە. یەکێکیان هەر دەمرێت. چونکە تەنیایی بۆ یەکەم کەسیان بلیتی بڕیوە.